شەوێکی تاریک و نوتەکە مانگە شەویش نییە کەسێک دێت ئاگرێگە کاتەوە خەڵکانێک لە ملاولراوە لە دەوری ئاگرەکە کۆبنەوە تۆزێ ڕووناکی ئاگرەکە و گەرمی ئاگرەکە دەزەکەن بە چەپڵەلیان و فیکەلیان لە دەوری ئاگرەکە و لە دەوری ڕووناکیەکە هەرەوە زاری لەپڕ لەگەڵ ئاگرەکە کوژایەوە هەموو وەکو بە شەوارەکەوتن لە شەوارەکەون کەسی نازانێت بەکوێ لە نێو هەرێکی بەلایەکە خۆیان بە دارو بەرد و دۆڵێکە خەڵکی ئەمڕۆژ ئەوەی دیاتوە فۆ من بکوم عمر فۆم لارچەوە هەچ کەسێک بێ ئاگرێ بکاتەوە کۆمەڵێ لە دەوری کۆبێتەوە دەزەکا بە چەپڵەلیان دنیای لێ پڕەکەن ئەم جارە ڕێبازەکەی کاک فڵان باشە ڕێبازەکەی نازانم کێ تەواوە ئەمە منهەجی کێ باشە ئەوەی ئەم تەواوە ئەوەی ئەو غەڵەت و ئەمەی ئەم ڕاستە خاڵێک دێ لەگەڵەوە لە بینێکی زۆر چەپڵی هاتوویکا بە هەراو شوێن بەرنامەی ئەمانە ئەکەوێت لە قورئان و لە دینی دوورەخەنەوە نیوەی بە کوش دێن نیوەی بە سەرگەردانیان نیوەی بێدینەکەن ئەوکەی کەشی بە پەشیمانی هەتا کۆمرێ پەنجەی خۆی گەزێەوە ئەمرم بەجوانە بۆ بەدوای ئەمانەیە سەرف کرد ئەمانە خاین بوون ئەمانە وایان کرد ئەمانە وایان کرد بەڵێ ئەوە خەفەتی دنیاکەتە بای قیامەت بە اینجا و کاتە ئەزانی چ پەنگێکی بە خۆتدا ئەو شوێن بەرنامەی هەچ کەسێکی لە غیری بەرنامی خوا لە دنیای بێ پەنجەکانی خۆی بگەزێ لە قیامەتیش هەردوو دەخی خاتە ناو دەبێ و پەنجەکانی بگەزێ يوم يعض الظالم على يديه ڕۆژی قیامەت خوای گەورە بۆمان باس دەکات ئەڵێ ظالم و کافر ناتێ پەنجەی بگەزێ هەردوو دەستێ گەزێ لە تاوە هەردوو دەستی خۆتە ناو دەمی کابینێ جەهەنەمە لە بەرامبەریەدا چەقێن و ئەنجاڵێ هەر یەکە و شوێن کێکەوت بوو لە دنیاە ئەمڕۆژ باش شوێن ئەوە کێت و ئەو بۆ کێت چۆن بە دوایە يوم نحشر كل أناس بإمامهم ڕۆژی قیامەت كل زەلانێک ئەبێ لە کێو لە دوای ئیمامەکەی خۆیەوە کێو کرد بە مامۆستا لە دنیا کێ پێشەوات بوو کێ ڕابەر بوو کێ سەرکردە بوو شوێن کێکەوتی و بەرنامەی کێکەوتی قەسەم بە رەب العالەمین و نەسی قورئان ئەبێ لە قیامەتیشا لەگەڵەوە حەشر بکەیت و ئەو لە کوێ بوو تۆش لەوێ بیت بڵێ ئەو بە دینی خۆی نوێژ ڕۆژەکە بەلای خۆی و ئەو کێش بەلای خۆی نا برا بەڕێزەکەم خوای گەورە وای نەوت